هونەری ڕۆژئاوان لە ئەنجامیشدا هەموو خەڵکی کوردستانی یەکدەنگ و یەکئیرادەین سەرباری هەموو جیاوازی و تێڕوانینە و تێڕوانین و بۆچوونە جیاوازەکانی نێوان هێزە سیاسیەکانی کوردستان خۆشبەختانە ئەمڕۆ کوردی هەموو پارچەکان کوردی تاراوگا هەمومان یەکدەنگین لە پشتیوانیکردن لە هەدەب لە پشتیوانیکردن لە هەواڵانمان کاکە سەلاحەدین و هاوڵەکانیان و بە تورکیا دەڵێن و بە دنیای دەریشەوە دەڵێن بەری ئازادی بەم جۆرە هەنگاوانە ناگرێت. ئەمڕۆ ڕۆژی یەکڕیزی خەڵکی کوردستانە یەکدەنگی هەمومانە لەگەڵ ئازادی خوازانی دنیا بۆ مەحکومکردنی ئەم هەنگاوە و ئازادکردنی ئەم تێکۆشەر و ئەم سەرکردانە و برەودان بە خەباتی دیموکراسی و ئاشتی خوازانی خەڵکی کوردستان. خەڵکی کورد ئەمڕۆ لە هەموو پارچەکانی کوردستان ڕوبەڕووی تێرۆریزم و ڕوبەڕووی ئیرهاب دەبێتەوە. ڕەچاوکردنی مافی خەڵکی کوردستان دابینکردنی مافەکانی گەلی کورد پێگەیەکی گرنگە بۆ ڕوبەڕووبوونەوەی تێرۆریزم و ئیرهاب لەم ناوچەیە. بۆیە لەم کاتە کە پێشمەرگە و گەڕێلاکانی کورد ڕوبەڕووی داعش دەبنەوە ئەم هەڵوێستا جێگەی مەحکومکردنە و هەرگیزا و هەرگیز نەلای خەڵکی کوردستان نەلای دیموکرات خوازەکانی تورکیا و نەلای دنیای ئازادیش قابلی قبول دەبێت. زۆر سپاس. ئەمجی سپاس دکن ji ber ew çend roje Başûrê Kurdistan tawayî Hizbûlayan da taybet dîro Pêkberhem Salih jî ji bo piştgirî tevîşan da xwehatine em zor spas dikin em dibêjin em nebêjin spas dikin wekî erkî netewîn niştimanî ev milmilanen pêwîst e em serkeftin dixwazin ji bo tevahî serkeftin a gelê Kurd e azadî a gelê Kurd e a hevserokê me o rêbera poye zor spas. Vallahi pirsar. سەرکردایەتی کورد لە باشووری کوردستان هیچ هەوڵێکی نێوەندی دەدەن بۆ ئازادکردنی سەلاحەدین دەبێتە شوهاوەکانی یا دووبارە دەستپێکردنەوەی چارەسەری ئاشتی لە کوردستانی تورکیا. ئەوەندەی من ئاگادارم هەموو هێزەکانی کوردستانی عێراق لە باشوور هەموو هێزەکان بەبێ ئیستیسنا هاودەنگن لەسەر ئەوەی کە دەبێت زوو بە زوو ئەم هەواڵانەی ئێمە ئەم سەرکردانەی ئێمە ئازاد بکرێن و ئەوەندەی بشزانم کۆمەڵێک هەوڵی نێودەوڵەتی و هەروەها هەوڵی تریژ لە ئارادایە بۆ ئەو ئەنجامە بێتەکایەوە. ئەنجام داپلۆسین شەڕ تونگوتیژی دادی کێشەکان نادا. خەڵکی کورد خاوەن مافێکی ڕەوایە مافی دیموکراسی مافی پێکەوە ژیان بە ئاشتی مافی نەتەوایەتی ڕەوای خۆی هەیە بە ڕێگەی ئاشتی بە ڕێگەی دیموکراسی بە ڕێزگرتن لە مافی خەڵک ئەو مافانە دێتە دی بۆیە زوو بە زوو ئازادکردنی ئەم هەواڵانە کارێکی پێویستە. زۆر سپاس. ئێمە تەدەخل لە کاروباری ناوخۆی دەوڵەتانی تر ناکەین.